ئەوارە باش دیاسپۆرایە، بەڵام دیاسپۆرایەکی جیاواز لە هەفتەکانی ڕابردوو. 3 ساڵە کردومانە بە نەریت کە جارێک دێن بۆ بەریتانیا، دیبەیتێک دەکەین، گفتوگۆیەک دەکەین لەسەر دۆخی دیاسپۆرای کوردی لە بەریتانیا. 2 ساڵ پێش ئێستا لە لەندەن کرمان، ئەو کات لە لەندەن پارێزگارێکی کورد هەبوو لە لامبێث لە ناو لەندەن، شێخ سەرباز بەرزنجی، میوانی ئەو بووین لەگەڵ کۆمەڵێک میوانی بەڕێزی دیکە. گفتوگۆمان کرد لەسەرەوەی کە کورد لە بەریتانیا خەریکی چییە، لەکوێ هێزیان هەیە و وەکو دەڵێ دەرفەتەکانی بەردەمیان چین. گفتوگۆکە گفتوگۆیەکی زۆر ئەرێنی بوو، زۆر گەشتبینانە بوو. ساڵی دواتر دروست لەم شوێنە لە بێرمێنکام هاتین دیبەیتی دووەممان کرد. لە دیبەیتی دووەمدا کەمێک باسی کەم و کوڕیەکان کرا، هەوڵدرا میوانەکانم ئەو کات کە زۆر زۆر دەست لەسەر برینەکان دانەنێن، بەڵکو گفتوگۆی بکەین لەسەرەوەی کە چۆن کورد لە بەریتانیا چالاکتر بێت، چۆن بچێتە نێو سیاست، چۆن لە نێو کۆمەلگای بەریتانیدا کار بکات، چۆن لە نێو ئابووری و بزنسی ئێرەدا ڕۆڵێکی باشتری هەبێت، چۆن خۆی ڕێکخراوتر بکە. بەڵام لە دیبەیتی سێمدا کام ساڵ دەکەین، گەنگەشەی سێم ڕەنگە ستایلەکەمان جیاواز بێت لە 2 ساڵی ڕابردوو. هۆیەکەشی ئەوەیە کە بەم دوایانە کورد لە بەریتانیا لە نێو میدیای ئێرەدا، لە نێو میدیای جیهانیشدا بێگومان وێنەیەکی سەیری لێ دەرکەوتە، وێنەیە کە ڕەنگە لە کوردستانیش و لە نێو ئێرەش کوردی بەریتانیا زۆر دڵیان پێی خۆش نەبێ. وێنەی ئەوەی کە کورد خەریکی فرۆشتنی جگەرەی قاچاخە، کورد دەگیرێت لەسەرەوەی کە قاچاقچێتی دەکات، کورد لە نێو زینداندا چونکە دەست درێژی کراوەتە سەر کچ یان منداڵی بڵێن خوار 18 ساڵ. وێنەیەکە کە ڕەنگە 100% لەگەڵ ئەو وێنە واقعیە کە کوردی بەریتانیا هەیەی زۆر نێتەوە، بەڵام پێویستە دەست لەسەر برینەکان دابدرێت، پێویستە لەوە بکۆڵ درێتەوە کە بۆچی کورد لە بەریتانیا گەیشتۆتە ئێرە، بەڵام دوایش بزانین کە چارەسەرەکان چین. دەمەوێت لەسەرەمە گفتوگۆ بکەم بە سوپاسەوە لەگەڵ میوانە بەڕێزەکانم. دکتۆر علی محەممەد زەڵمی لێرەیە، کتێبێکی هەیە لە نێو بەریتانیاش و لە دەروی بەریتانیاش، ئەوانەیە کە بیانەوە لەسەر دیاسپۆرای کوردی لێرە ئیش بکەن، دەبێ بیکردن، دەبێ بیخوێننەوە، باسی هەستی لە ماڵبوون و ئینتیمایی کوردی باشوور بە تایبەتی لە بەریتانیا دەکات. توێژینەوەیەکی زانستی سەنگینە، ئەمە ئۆنلاین دەست دەکەوێت. ئەو ئەمڕۆ بۆمان باز دەکات کە بەڕاستی بە تایبەتی دیاسپۆرای کوردی خەڵکی باشووری کوردستان لێرە دۆخەکان، دۆخە زانستەکان باوالێکی بدەینەوە چۆنە. خانم هێرۆ جەلالم لەگەڵە، پەرستیارە لە کوردستان، مامۆستای کوردی بووە، دەرچووی یاسا بووە، لێرە هاتووە پیشەیەکی تەواو جیاوازی هەڵبژاردووە، پەرستیاریە، هاوکات لە نێو دیاسپۆرای کوردیدا لێرە چالاکە، بە تایبەتی لە نێو خانماندا. بەڕاستی دەمەوێت بزانم دۆخی خانمانی ئێرەش چۆنە. کاک گەنجۆ غەفوورمان لەگەڵە پارێزەرە، لێرە ڕاوێژی یاسایی دەدا لەسەر پەنابەران، گۆڕانکاری زۆر گەورە لەم ساڵەدا ڕووی داوە لە دۆخی پەنابەران لە بەریتانیا. ڕەنگە بەشێک لەو گۆڕانکاریانە کاریگەریان هەبوو بێت لەسەرەوەی کە هەندێک شت لێرە لە بەریتانیا ڕوو بدەن. ئەمە بۆ من بەڕاستی پرسیارە، چونکە هیچ لێ کۆڵینەوەیەکم نەکردو، دەمەوێت دوایی ئەو وەڵاممان بداتەوە. هەروەها مامۆستا محەممەد جەلال بەرزنجی لێرەیە، پار و پێرار بینیوتە لە نێو دیبەیتەکانماندا، سەرۆکی کۆمەڵەی کوردی لە بەریتانیا، چالاکترین دامەزراوەی کوردی کە لێرە لە بەریتانیا هەیە، سەرکاری لەگەڵ کاربەدەستانی دەوڵەتە، سەرکاری هاوکات لەگەڵ دیاسپۆرای کوردیە لە شارە جیاوازەکانی بەریتانیا. زۆر زۆر بەخێراتنتان دەکەم، هەموو لایەک زۆر زۆر بەخێر بن. وەکو نەریتێک کە هەمیشە بەڕاستی هەوڵ دەدەم لە گفتوگویاندا پەیڕێ بکەمێشەوەیە کە خانمان لیدیز فێرست، وە نییە خانمان پێش هەمووان قسە بکەن. هێرۆخان، بەم دوایانە لە نێو میدیای بەریتانیدا وێنەیەکی دەزانم تۆش پێی دڵخۆش نەبووی پیشاندرا لەسەر کورد. کاردانەوە چی بوو؟ ئەوە بوو کە چاوەڕوان دەکرا ئەمە دوجار پیشان بدرێ، یا پێت وایە زوڵمێک بوو، شتێکی زۆر باش نەبوو کە بڵاو ببوو؟ طبعاً پێشەکی دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم کاکەیە منیان خۆشحاڵم بە بەشدار بوونم. وەکو کوردێک خۆم زۆر بە کەسێکی کورد پەروەر ئەزانم.
طبعا زۆر ناخۆشە بۆ کوردێک چەند ساڵانێکی زۆرە کە هەوڵ و ڕەنج و مانوبوونێکی خۆمان ناوە لە بەڕێتانیا کە ڕێکخراوەیەکی خۆمان هەبێ کۆمەنیتێکی خۆمان هەبێ کۆبوونەوەیکی خۆمان هەبێ سەرکەوتن بەدەستبێنین ناوێکمان هەبێ بەڕاستی غەدرێکی زۆر بوو لە کورتکرا لەم ساڵە لە میدیاکانە طبعا بەتەکید هۆکاری خۆشی هەبووە لە پشتی ئەوانەوە خۆم زۆر پێی دڵتەنگ بووم لەبەرەوەی کورد ڕەسەنایەتی و مەسەلەن کەسایەتی خۆبچی بۆ هەر شوێنێکی دنیا هەر وڵاتێک لە دنیاە قەت ناتوانانی لە دەستی بی من یەکەم شت کە بە ئینگلیزی قساکەم یا مناڵەکانم لە وڵاتە لە دایک بوون کە ئەتوانم بڵم ئینگلیزی یەکەم زمانیانە هەرچەند کوردی زمانی دایکیانە بەڵام شانازی بە کوردبوونی خۆیانەوە ئەکەن یعنی هەر چۆنێک بێک هەر چۆنێک بمانەوێ هەر شتێک ڕوو بدا زەرەر کەمترین زەرەر بە کوردبوونمان بگەێنێ بە شوناسنامەمان بگەێنێ بە شتێک لەوانەی کە کەلتورمان بگەێنێ بە ناحیەی نەرێنی طبعا وەکو کوردێک وەکو چۆن ئەڵی دڵت ژانەکە پێ ناخۆشە دڵ ژان دەکات بەڵام دەتزانی کە ئەو کەیسانە هەن لە نێو کوردەوایە لێرە ئەو کەیسانە واقعین بەڕاستی وشەی واقعی یعنی ڕاستیە ڕووداوی ڕاستیە ڕویان ناوە بۆچی تاکو ئێستا ئەو لەواچە پرسیارێکی کە بێ دوور بێت لەمەوە یان نزیک بێت لەمەوە بۆچی تاکو ئێستا نەزانراوە لە سوۆشیال میدیای کوردیە لەوە ئەچێت لەبەرەوەی کورد لەسەر سوۆشیال میدیای کوردی نەبووە یاخود باز نەکراوە یا سوۆشیال میدیا بەو شێوەیە بەکار نەهێنراوە طبعا یعنی ئەم هۆکارەکان زۆرن لە پشتۆ بەڵام واقع بوون لەوە ئەچێت کارێک هەبێت لە پشتیەوە من خۆم وەکو ڕای تاکە کەسی خۆم هەستەکەم چۆن ئەڵی زەق کراوەتەوە لەم ساڵانی ئەخیرەیە لەم ساڵی ئەخیرە کاک دکتۆر یەکێک لەو شتانەی کە بیستمەوە لە نێو کوردی بەریتانیا لە هەفتەکانی ڕابردوودا دەڵێن باشە بۆ کە کوردێک سەر دەکەوێت میدیای بەریتانی و خەڵک ڕایگشتی لێرە دەڵێن ئەم کابرا عراقیە زۆر سەرکەوتو ئەم کابرا تورکایە زۆر سەرکەوتو بەڵام بە ئەنقەست دێن کە شتێکی خراپ کراوە ناوە کوردەکەی زەق دەکەنەوە بەڕێز لە نێو میدیای ئێرە زۆر سەر و کارت بۆ ئیشت لەگەڵ کردوون توێژینەوەکانت لە نێو کۆمەلگای بەریتانی بوو شتێکی وا بەڕاستی هەیە یعنی بە ئەنقەست ویستیان کورد وایە پیشاندن بەڵێ وڵی کاگەمەگیان تەوان زۆر سپاس بۆ بەرنامەکە ئەمە بدرفەتێکی پێم وایە زۆر گرنگ ئێمە بتوانین دیبیت و گفتوگۆ بکەین لەسەر پێگاتەی کوردی کە توانم بڵێم لانی کەم ماڵ هەیە لە کوردستانە کوڕێکی لێرە نەبێ کەسێکی لێرە نەبێ کەواتە بە شێوازێکی زۆر گرنگ ئەم قەزیە وابەستەیە بە هەرێمی کوردستانی خۆمانەوە بە کەس و کارمانەوە لەبەرەوە زۆر گرنگە قسەکردن لەسەر بزەبت تەحدیدەن پرسیارەکەی جەنابەت بڕوان ناکەم لە ڕاستیە ئەو هەبێ لە پشتی ئەو مۆزوعەوە با بڵێن هەر بە تایبەتی بیانەوێ کورد ناشرینکەن بڕوان ناکەم پۆلیسیکی وایە بێ لە هیچ میدیاگە چ BBC بێ چ ITV بێ چ شەڵفۆ بێ بە پێچوانەوە ئێمە بینیومانە لە کەیسی باشە میدیای بەریتانی زۆر بە باشی باسی کوردی کردووە باسی ئەوی کردووە کورد قارەمانن کورد پێشەنگی ئازادین لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە کە زەدی داعشەڕیان کردووە هەموو مەشایەتی ئەوانە ئەبێ شتیوەمان بینو لەبەرەوە بڕوان ناکەم ئەوە بێ پێم وایە بۆ ئەوەی ئێمە بتوانین ئاگرەکە دووکەڵی هەیە دەڵێن هیچ ئاگرێک بێ پەنجە بخێنە سەر برینەکان باشە و ئەبێ بەڕاستی ڕاشکاوەرەك و خۆش لە ئەوڵەوە باست کرد ئەوم زۆر پێخۆش بوو ڕاشکاوەنە باسی بکەین ئیتر لەبەرەوە کاتێتی لە ڕاستە لەبەرەوە شتەکە و ئینگلیزیڵی ئەکسپۆز بووە شتەکە بڵاو بووەتەوە کەشف بووە ئیتر ناکرد هەربیشارینەوە لەبەرەوە بەڕای من ئەم بەرنامەیە بکەینە فرسەتێک و بیکەنە ڕوانگەیەک ئێمە توایە چونێ بخێنە ڕوو بۆچی ئەم شتە وایە جامادەما با وەکو دەڵێ با لە بەڕێستەوە دەست پێ بکەین پەنجە لەسەر برینەکەدا دەنێن پیشانی دەدەین کە بۆچی گەشتینە ئێرە بۆچی وای لەهات لە میدیای بەریتانی ئاوە بە فراوانی باسی کورد بکرێت کە خەریکی قاچاقچێتین خەریکیشی خراپە خۆی زۆر سپاس من ئەگەر ئیجازەم بە یەک تۆز ئیجازەم بە تۆزێک بوارە مێژۆکە و لاری تیۆریەکە و باسیگەم بەڵام پێش ئەوە ئەمەوێ بۆ بینەری خۆشەویست ڕۆشن بێت ئەوەیکی گوێمان لێگرێت چ لە ناوەوەی کوردستان و چ لە دایسپۆراشە ئەوە ڕۆشن بێ کە تەنها ئەو راپۆرتەی BBC نییە لانی کەم 3 ساڵە من خۆم هەمووشماوەزە و بەڕێزانش کە لێرن ئاگاداری ئەوەین لە رادیۆفۆی بریتانیا 4-5 راپۆرتی دوور و درێژی هەیە بۆ 6 هەفتەی خوێنوە ئەین راپۆرت لەسەر قاچاقچێتی کورد 6 هەفتە هەموو بەیانیە 45 دقیقە خەڵک گوێی گرتووە
ئەو ڕادیۆیە بەیانیان بەرنمەیەکیان هەیە پێڵێن تودەی ئەو تودەیە 4.6 میلیۆن خەڵک گوێ لێگرێت لانی کەم ئەو بە ڕادیۆ ئەوە بەرفراوانە هەموو ڕۆژێک 45 دقه بۆ 6 هەفتە خەڵک لەوێ باسی کورد بۆ قاچاقچێتی کورد ئەو کاتە بۆ ئەوەی دوو پشکەکە گیرا و مەشەدا بوو ئەو ساڵە ئەوە هەبووە زائیدەن پانۆرامایەکی تر هەبوو هە لەسەر قەزای کورد پێش ئەمە یعنی مەبەستمەوەی لە سۆشیال میدیا با بووەسێ چی ئەبیرنێ و چی ئەبیزە کەواتە هەر ئەمە نەبووە وەکو قارچێک هەڵتۆقیبەت پێشینەیەکی هەیە بەداخەوە وەکو چۆن بڵێ تاوانی ڕێکخراوەی لە ناو کووردا زۆرە چ وەکو جەنابەت فەرمووی زۆرە یا زۆر بووە زۆر بووە بەڵێ زۆر بووە لە مەخیانە لەبەرەوە وەکو وتم ئێمە دەیتاومەتامان لەوانەیە کەمتر بە لەبەردەسا بێت چووکە شتەکە یەکێ لە کێشەکانی کۆمنیتی کوردی ئەوەیە لە ڕاستی یەکێ لە کێشەکانی ئەوەیە کە ئێمە کە هاتوونێتە ئەم وڵاتانەوە وەکو عێراقی و وەکو سووری و وەکو تورک و وەکو ئێرانی هاتوین وەکو کورد نهاتون لەبەرەوە هەر دەیتێتاکتوێ بزەبە لەسەر کورد دەریبێنی تۆزە زەحمەتە هەموو لێ کۆڵەرەیەکە کاتێک دێتە سەر دەیتا کۆکردنەوە ئەوە کێشەیەکی سەرەکێتی بەڵام من ئەمەوێ ئەوە بۆ هەموو لای دڵنیاکەمەوە کە بەداخەوە باندەکانی قاچاقچێتی مرۆڤ باندەکانی قاچاقچێتی دەرمان باندەکانی قاچاقچێتی جگەرە فرۆشتن و ئەمانە بەداخەوە زۆر بەرناو کووردا وە کوردێکی زۆر ئێجگار زۆر لە سژنەکانی بریتانیا ئێستا گیراون لەسەر ئەنواع ئەشکاتەوە من باگراوندەکەم کۆمەڵاسی کاگەی منگە ئەمێ تکەکەم هەموو کەسی ئەوەی لا ڕۆشن بێ ئێمە لێران ناهاتون لێرە شەلم کوێر و ناپارێزم کورد ناشینەکەن هیچی ئێمەنی بە پێشەوەنەوە من هەموو ژیانم لەسەرەوەدا ناوە وێنەیەکی جوان کورد بۆی وەکو بەڕێز گوتت ئەمە بڵین بەشی یەکەمی بەرنامەکەمان لەسەر کەم و کوڕەکانە بەشی دوم دەچینە سەر چارەسەر دەستی خۆ کەواتە زۆر باشە کەواتە من بە ئیساتوانم تۆزێ بە مرتاحیتر قسە بکەم بۆی خەڵک واتیان نەگاینەکە کەواتە بە بڕوای من ئەم تاوانکاری کە لە تاکی کوردیا کە هێتە ئێرە زۆر بۆش وەکوتم ویستە بۆ قسێ بکەم بیرم چوو بوورە من باگراوندەکەم کۆمەڵاسیە من بڕوام وایە هەموو تاوان تایبەت نییە بە هیچ نەتەوەیەکەوە ئەکرێ عەرەبی تاوانکاربی ئەکرێ ئەمریکیبی تاوانکاربی ئەکرێ ئینگلیزبی تاوانباربی ئەکرێ کوردیشبی تاوانباربی کەواتە لەو ڕۆنگە هەمومان متفقین تاوان مڵکی کورد نییە و ناسنامەی کورد نییە بە هیچ شێوازێک هەرگیشتیوانە ئەسڵەن کورد ڕۆژارێک جێگی جوامێری بووە جوامێری کورد بووە ئێستاکە ئەمە لادانەمە لادانە بەداخەوە دەکەواتە بەڕای من ئەگەی ئیجازەم بێ ئەیگەڕێنەوە بۆ چەند خاڵێک بۆچی کورد لێرە لەم قۆناغایە بۆچی دەفمە تێوەگلاوە بەم کارانەوە یەک من کردومە بە دوو بەشەوە بەشێکی ئەوەیە توانین بڵێن هۆکاری دەرەکین بەشێکی هۆکاری ناوەکیە بەشێکیشی پەیوەندی بەوە هەیە کە پێڵن هۆست کەنتری ینی ئەو وڵاتێکی ئێمەی لە ئامێزگرتووە خەتە ئەمانژیتیایە هەر خەتای ئێمە نییە جاگەی ئیجازەم بێ یەکەیەکە باسییانەکەم ئەوەی کە دەرەکیە بە بڕوای من لەبەر ئەوەی کورد ئێمە لانی کەم 150 ساڵە لانی کەم ئەگەر زیاتر بڕۆی زیاتر 150 ساڵە ئێمەی کورد بێدەوڵەت بووین شناسێکی یەکگرتووی وحدمان نەبووە بێدەوڵەت بووین هەمیشە ئەم بێدەوڵەتەی ئێمە وای کردووە هەڵسوکەوتێکی پەرچەکردداری هەڵسوکەوتێکی دژە دەسەڵاتمان هەبێت ئەمە وای کردووە چۆتە ناو خوێنمانەوە بەداخەوە حقیقەتێکە هەمیشە ئێمەی کورد ئازایەتی لەویا بووە کە ئێمە زدی دەوڵەت بین زدی دەسەڵات بین زدی سیستەم بین چونکە بۆ ئێمە 100 ساڵە پەروەردە کراوین لەگەڵ وڵاتی ئێرانە لەگەڵ وڵاتی عێراقا لەگەڵ وڵاتی تورکیا ئەمە بێدەوڵەتی ئێمە بێدەوڵەتی ئەمە خاڵێکی زۆرێ وای کردووە هەڵسوکەوتی ئێمەی دەق کردووە بۆ ڕۆوە جۆرێک لە جۆرە هەڵسوکەوتی ئێمەی دیادی کردووە تهدید کردووە بۆ یەکەیەتی ئێرە شتی لادانکەی بە ئازایەتی ئەزانی من خۆم لەناو کۆمنتی کوردیا بیستومە کاتێکە دانیشتووە لە مەجلیسا بە ئازایەتی زانیوە فێڵی لە حکوومەت کردووە بەنەفێتی وەرگتووە بە ئازایەتی زانیوە فێڵی لە حکوومەت کردووە قاچاقچێتی کردووە بە ئازەتی ینی هەموو هەڵسوکەوتێکی لادان لە یاساکان بە ئازایەتی زانراوە ئەمە تەفاسیلی زۆر من نابێت بەس پێم وای خوێنەر بای ئەو نزیرەکە بێدەوڵەتی ئازایەتی بەوەی کە تاوان بکەیت بەریتانیا چی خراپی کردووە بەسەر ئەوەی ئەگەیجاتێکشی ترماوە ناوەکیەکە کات بە ئەگەیجازە بە زۆر بخێر ئەمە خاڵە دەرەکێکە بوو خاڵە ناوەکەش ئەوەیە ئێمە کورد خۆمان تێڕوانینێک ئینگلیس پێڵە پرسپشن تێڕوانینێک
دیدگای جیهانبینێکی خراپمانەیە بۆ ئەوروپا کاتێک لەوێەوە سێری ئێرەکەن یەکسەر ئێرە بە وڵاتێکی بەڕەڵایی بە هەوسی خۆت لەگەڵ ئافرەتە لەگەڵ هەرڕۆز احترام بۆ خوشکم ئافرەت لێ بەڕڵا کەوتووە بە هەوسی خۆت بڕۆ ئاواکەی پارە دەرێنی لە جیهازێکە ئاواکەی دەسەبەی بۆ هەموو شتێک ئەم تێڕوانینە سەقەتە وای کردووە وەکو ئینگلیزیڵە فیدی کردووە هانی گەنجی یاوە کە بێتە ئێرە بەبێ لێ پرسنەوە بە پەلەی هەڵمەتی ئافرەت بە تووشی تاوانی دەستدرێژی سێکسیە بێت تووشی پارەکۆکردنەوەی خێرابێ تووشی تاوانی ئەوەیە بێت کەەوە با بڵێن پارەکۆکردنەوە خوددا بەڕێگەی ناشەرعی هەنووە ئەوشقەشتەیە لەبەرەوە ئەمە هۆکارێکی تری ناوەکیە کە وای کردووە ئەو تێڕوانە سەقەتەی ئێمە لە ڕاستیە بۆ ئەو چۆڵی بۆ ئەوروپا هەل لێوکەیەن بەو تێڕوانینەوەی زۆر باشە ڕوونە یەکێکی تر هەیە ئەوش ئەوەی لە زانستی ئەو زانستێکی ئێمە خوێنە زانستی کۆمەڵاتی و بەتابێت تحدید دراساتی دایسپۆرا شتێکی ئەڵێ دائیمەن دایسپۆرا تۆ ئەکسپۆز دەکا یعنی تۆ کەشفەکە دەرتەخا تۆ مەسەڵەن منم گەنجێک لە کوردستان باوکی لەوێ دایکی لەوێ خاڵی لەوێ خزمەکانی لەوێن جۆر لە جۆرەکان لەبەر حیا و شەرم و ئەمانە هەنەشت هەیە بەسکەیەتە ئێرە ئەو شتە نامێنە بۆیە بە ئاسانی ئەم کەسە دەسوپێ ئەکرێتەوە بە حساب دەسوپێکە چووکە لێرە کەسوکارەکە یە چاودێری بکە یا گوتڵی بۆیە پۆشن یا شای کولتوریە یا حەلیەکەن مەسەن بۆ نمونە کابرا ئایا لە مناڵێک بە سەڵی خوڕی و ژادێک ئایا لە مناڵە بە ئاسانی بە کوداکی بۆی حەلەکەن بەس لێرەوە نییە لێرە تووشی کێشەیە بێت لەبەرەوە ئەمەش دیسان حاڵەتێکی ناوەکیە وەکو ئەرزم کردی بە پەلە من داوای لێ بنەکەم بە پەلە بێش و شتەکە وابێت ئەوە دەرەکێک ئەوە ناوێگەکە ئەوەی ئێرەش بەنسبەتی بریتانیا خۆشی بۆچی من بانکرام ساڵی پات بۆ وەزارەتی ناوخۆ لەوێ تەنانە وەزیری لێ نەبووگینە هەموو جەگری وەزیری لە هەمویان لێبوو سیمینارێکم بۆ کردن لەسەر ئەوە بۆچ ئەمە هەر ئەمەی کە ئێستا ئێمە کێشەمان تێکەوتۆ بۆچی ئەم کوردیەت بۆ ئێرە و کێشەکانی من لەوێ باسی ئەوم کرد ئێسش هەر باسی یەکەم سیستمی پەنابەری بریتانیا سیستمێکی خراپە شێواوە تێکچووە لێرە ئەمان خۆیان ئایا بەدەستیان قەسە من نازانم یاخود بە پلانە من نازانم بەس من ئەزانم بەراورد لەگەڵ ئەڵمانیا بەراورد لە هۆڵندا من چکە هاوڕێک لە کۆڵەرمە یەقسەمان کردووە ئاگادارم سەردانم کردوون بە بەراورد سیستمی ئێرە سیستمێکی خراپە لەو ڕووەوە کە تۆ یەکێ ئێرە ڕێگە شوێنێکی چاکە بۆ دانانێ بە سیستمێکە بوو بە بە تونێلەکە بوو بە پەروەردەتکە لەو سەرۆک وەکو کەرەستەیەکی خافرەدرێ ئەدرێ کە ئەو ڕۆژێ من زەلا مەزانم ئەو ڕۆژەی گەشتوەتە بەریتانیا ئێوارەکە ئیشی کردووە ئەو ڕۆژی گەشتە بەرتەنە بەیانەکە ئیشی کرد زۆر باشە خۆ من ناڵم ئیشکردن خراپە بەڵام ئەگەر تۆ هێتە ئێرە بێ زمان بێ شارەزایی یاسایی بێ کۆمەڵی ئەولەویاتی گرنگ لە ژیانە چووکەمە ژیانێکی ترە تۆ ببێ ئەم مۆقدیمان یەکسە بکەوتە ناو ئیش و ئێتەمانەکەوتە هەڵمەتە ڕاستە زۆر باشە کاک گەنجۆ ئەوەی کە ئێستا لە کاک دکتۆر دەیبیستین کۆمەڵناس وەکو دەڵێت توێژینەوەی دوور درێژی لەسەر دیاسپۆرای کوردی کردەوە گوتم کتێبی نووسیوە و شتێکی ئەوانەی دەیڵە شۆک هێنەرن کە دەیبیستی بەڵام لە ژێرەوە هەمومان تۆزێک دەمانزانی کەمە هەیە وەنیە ڕاست ئێوە لێرە دەژین ئێمە هەموو کە سوکارمان لێرە لە کوردستانەوە دەزاندرا دەزانم دەبێت پرایڤسی بپارێزی ئەوانە کە لە لای بەڕێستن بەس ئەمە لە لای ئێوە ڕەنگی داوەتەوە ئەوەی کاک دکتۆر باسی دەکات بەو فراوانە زۆر بوو بێ بێگومان ئەوەی کاکتۆر باسی دەکات بە تایبەت ئەوەی کە ئەو کەسانێک کە تازە دێنە وڵاتە هیچ زانیارێک هۆشیارێکی یاساییان نییە بە تایبەت لەوەی کە لە ڕوانگەی خۆیانەوە دەزانن کە ئەم وڵاتە ئەوروپیانە باسی ئافرەتکەین زیاتر ئەوەی کە چکە ئەو تاوانانە زۆر زۆرنەوانەی دەعاق بە ئافرەتان دەکرێت بەڕاستی وا دەزانن کە هاتنێرە لە ڕووی داپۆشایی ئافرەتەوە تۆزێک جیازە لەگەڵ کەلتوری خۆمان وا دەزانن بەو داپۆشایە دەتوانن بۆن منە تعلیقیان لێ بدەن یانەوەتە بە دوایان بکەون یان تاڕۆشی سێکسیان پێ بکەن زۆربەی زۆری ئەو کێسانێک کە من دایان بیستم ڕاستی ئەو کەسانن کە تازە بیستی دێنە لات بن لێ سادایشی پەنابەری دەکەم پێشتری شتاوانم کردووە بەڵام ئێستاش خەڵک پەیوەنی پێوە دەکات بۆ مۆزوعی تاوان کە ئەوانە باز دەکرێن بەڕاستی و کەسانن کە چەند ساڵێکە ینی ناگاتە سێ ساڵوانێ زۆربەی زۆری ئەو کەیسانە کە مۆزوعی بەتایبەتی مۆزوعی تعڕۆشی سێکسی وشان هیچ سۆشیارێکیان نییە دە نازانن کە تۆ لە کوردستان لەوانەیە تعادێک لە ڕووی ئەخلاقیەوە باز ناکەم بەڵام لە ڕووی یاسایەوە لەوانەیە زۆر تاوان نەبێت کە تو بە دوای ئافرەت هەی بکەوی بەڵام لێرە بە دوای کەوی هەراسمنتە تاوانە ئیتر یان لە ڕووی ئەوەی کە
تموعی مادیان زۆرە بەڕاستی یعنی زۆربەی زۆری چاولێکەریە کە دەزان ڕەفیقێکی لە کوردستان لە ماوەیەکی کەم پارێکی زۆری دەست کەوتووە و مڵک و ماڵێکی زۆری کردەوە ئیتر ئەو گوێناداتەوەی کە ئەم ڕێگای ئەو پێدارە چێت بەو ڕێگای کە ئەو پارەی لێوە دەزەکەی ڕێگایەکی نایاساییە سەرنجام ئەگەر پارەکەشن هەموو نەبرێت چەند ساڵێک زیندانی چاوەڕوان توێە بەڵام ئەکە ئەوەی BBC بینی باسی چونکە ئەو زۆر بەڕاستی خەڵکی ئازاردە لە هێرۆخانیشم پرسی سەرەتا چاوەڕوانت دەکرد ڕۆژێک لە ڕۆژانەم ئاخیری هەر دەبێ بگوترێ ئەگەر لاانەیە لە BBC چاوەڕوان نەکردبە بەڵام لە قەناتەکانی بۆنونە NCA وانە لاانێ چاوەڕوان دەکرد یعنی لە ناشناکرێ ئەمەرجنسیەوە ڤیددیۆیکی لەو شێوە دەرچێت خەتای ئەوە نییە کە زۆر مجاملەمان کرد زۆر ویستمان بیپۆشینەوەی کاک دکتۆر گوتی لە کوردستان فێر کراوین عیبی دەوروبەرمان دەبێ بپۆشین کولتورەکەمان وایە مەسەرەن ئەوەی کەوا دەکات یارمەتی جێبەجێکردنی یاسا بدە لەلای ئەمە کابراایەکی جاشە واش گوترا لە سەرەوانەی BBCش گوترەکەمانە جاش هەست ناکە ئەمەش هەبووە تاوەکو ئێستا خۆی ئێوە لێرە بەبەستم ناخۆشیەکە ئەوە بوو کە کوردێکەوەی ئەکسپۆز کرد ینی بە خەڵکی نیشاندا ئەوەیە ینی تۆزێک لاانەیە لە ڕۆی نەتەوەی و تۆزێک نامرتابی ئەگەرنا کوردێک ئاشکرا کردە بەیان ئینگلیزی ئاشکرا کردبە خۆی کارەکە هەیە کارە ناقانونیەکە کراوە خۆی لاانەیە گلەیەکە لە سەرەوە نەبێت کە چۆن ئاشکرا بووە بەڵام گلەیەکە لە سەرەوە بێ بۆ دەیکەی یعنی تۆ زانی کێشەیمە کاکێ منجان خۆمان بە میوان دەزانین لە وڵاتە ینی خەڵک دەناسم 20 ساڵە لێرەیە هەر دەڵێ ئەوان هەر دەڵێ وڵاتی ئەمان کەچی لێرە ڕگەزنامەی بەریتانی هەیە لێرە مناڵی لێرە گەورە بووە لە چێتە زانکۆ خوێنی تاوا کردووە کەچی هەر خۆی بە میان دەزانێت کێشەکە لەوەدا یعنی تۆکە هەز کە خۆت بە خاوەن ماڵ بزانی حەز بە بەرپرسیارەتی دەکەی کە ئیشی سپی بکەی پەنانە بێ بۆ کاری لابەلا و قاچاغی و پاکەت و نازانم لاوانەیە لە بەکاتی حساب بانقیەکەت زیادکە بەڵام لە دەرەنجامدا تۆ ناتوانانی بۆ پارەی هیچکەی ناتوانانی خانوێ بکڕی ناتوانانی ئەسڵەن خەڵک هەیە لاانێ بە سەدان هزار پاوانی لە ماڵەوە بێ ناتوانێت خانوێ بگرێت ناتوانێت بیگرێ نەکو بیکڕێ جا مامۆستا محەممەد دێمە لای بەڕێزت 2 ساڵ مجاملەمان کرد وانە 2 دیبیتمان کرد ساڵانی ڕابردوو ئەوەی کە ئێستا گوێمان لێ هێرۆخان نیگەرانە لەوەی کە ئێستا دەیبینە کاک دکتۆر زۆر بە جوانی بە زانستی بۆی باس کردین کە لەکوێ کەم کوڕەکانمانەیە چۆن پۆشیمان تاوەکو ئێستا چیمان ینی کە تا گەیشتێرە ئەوەی کاک گەنجۆ گوتی شتێک بۆ من سەرنج ڕاکێش بوو ئەوەی کە خۆت هەست پێ ناکەی ئێرە ماڵی دووەمتە ئەو ماڵە ڕاستە کوردستان وڵاتی ئەمێ بەڵام کوردی دیاسپۆرای ئێرە ماڵی دووەمتە لێرە تاوان زۆر بێ منداڵەکەی تۆش دەکەێتە بەرهەڕەشەی تاوان من لەسەر سوێت کارم کرد باندە تاوانکاریەکانی ئەوێ زۆر دایک و باوکی کوردم ناسی کەم دانوێز منداڵەکانیان لە سوێت هەڵبێن بڕۆن لە وڵاتێکی دیکە ئەوروپا بژین بەهۆی تاوانکارە کوردەکانیەوە کە توش دەبن لەگەڵیان دوێنێ هەر لێرە یەکێک لە خاوەن بزنسە بچووکە کوردەکان لای خۆی گلەی دەکرد لای من گلەی دەکرد دەیگوت کورد لێرە زۆر خراپن بەرامبەرێکتر باوەڕ پێیاو هەیە پاکەتی قاچاقی هەیە جگەرەی قاچاقی هەیە برادەرەکانی دەچن لی دەدزن چکە دەزانن ئەمە ناوێرە شکایەت بکە یان لە لای هیچ کە ئەو قاچاقەکەی هەیە پێی غەڵەت نییە بەڵام برادەرەکانی ئەوە دەکەن کارێکی خراپە کەم و کوڕی ئەوە نییە کە ئێوە بڵین چکە وەکو گوتم 2 ساڵ مجاملەمان کردی با دیوە باشەکانمان باس کرد کەم و کوڕی دامەزراوە کوردەکانی ئێرەش نییە کە ئەمە وا بڵاو دەبێتەوە یان شتێکە پێت وایە فراوانترە لەمە بنای خۆی گەورە میهرەبان سەرەتا من دەستخۆشی لە جەنابتانە کەم و هاتنتان بۆ ئێرەجێی شانازیە بۆ ئێمە کە ئێمەتان لەبیرە و سەردانمانەکەن وکو کۆمەڵگەی کوردی لە وڵاتی بەریتانیا من بەنەوەیەکی تر سەیری جۆرە ئیشانە دەکەم جەنابی کاکێ من ئێمە گەر سیر کەین ئینگلیس خۆی قسێکی جوانی هەیە دەڵێ don't judge the book by its cover پێش هەموو شتێک ئەمە کتێبەکە حەقیقەکە نییە ناوەڕۆکی کتێبەکە نییە ئەمە تەنها پەڕەیەکی دەرەوەتی BBC پیشانی داوە بە جەناب دۆکو فەرمود لە بەشی یەکەم تا سەیری پەڕەکەی دەرەوەی دەکەی منیش ڕازیم بە قسەکەی جەنابەت سەیری پەڕەکەی دەرەوەیەکەین لە ڕاستیدا
ئێمە چەند کێشەیەکمان هەن یەکێک لەو کێشانە ئەوەی کە مامۆسایانی بە ڕۆژ و دکتۆریش باسییان کرد ئەو کەسەی کە لە کوردستانەوە دێت ئەوەی کە لە مێشکێتی دێتە ئەم وڵاتە بۆ ئەوەیە کە زوو دەوڵەمەند بێ زوو پێ بگا و زوو بڕاتەوە ینی پۆزێکی پێوەدا خۆشیێکی پێ ببینێ لە کوردستان ئەمە شتێکی زۆر باشە هەمومان حەزمان لەمەیە بەڵام بە شێوازێکی یاسایی بۆ نمونە تۆ چاپتەری ژیانی خۆت ئەبێت لە چاپتەری یەکەمەوە دەست پێ بکەی ناکرێت تۆ خۆت بەراوردکەی بە کەسێک کە 20 چاپتەری بڕیەوە 20 ساڵە لەم وڵاتەیە تۆ دەی دەتەوێت لە یەکەوە بچیتە 20 ئێمە بەچی دەچێت ئیلا بەو ڕێگە نایاسایانە دەڕوە بەم ڕێگە نایاسایانش لە ڕاستیدا پێشتر ئەگەر باندیش هەبوایە قەومی تریان بەکاردەهێنا کوردەکانی خۆشمان ئەگەر خەریکی ئەم جۆرە کارانەش بوونایە معلومی بەڕێزانیشە قەومی تریان بەکارەهێنا بەداخەوە کورجەنابی پارێزەر فەرمووی لە 3 ساڵی کۆتا ڕویان کردە کوردە تازە هاتووەکان بۆی بە پارەیەکی باشیانە خستە بەردەستیان ڕویان کردە ئەوان ئێمە خەڵکمان بۆ نە پۆلیس تەلەفۆنی بۆ من کردووەکو لە کۆمەڵی کوردی بەریتانیا دەڵێ گەنج هەیە لە ناو ئوتێلەکان 6 مانگە لێرێ 72,000 پاوەنی پێوە گیراوە یعنی داوای کردو تۆ ببینێ یعنی ئەمە هەر ئەسڵەن ئینسان هەست بە شەرمەزاری دەکا کاتێک گوێی لە کەیسێکی ئاوا دەبێت کاتێ من ئەچم لەگەڵیان دادەنیشم قسەکەینەوە ئێمە نەتەوەیەکی باشین جالیەکی باشین بەڵێ باشیشین خۆی ماگە بەراوردی کەین کاگێ من ئەم کۆمەڵگەی کوردی ئێمەکو هەموو کۆمەڵگەکانی ناو بەریتانیا بێبەش نییە لە کەم و کوڕی ئەوانیش هەیەە بەس قسەکەی جەنابەتەوە ئێمە بۆ کەوتینە بەرچاو لەبەرچی لەبەر ئەوەی کە لەم 3 ساڵە ئەوەی کەم تازانەی کە هاتوون بەداخەوە لای باندەکانە ئەو باندانەی کە ئەم جۆرە کارە نایاسایانە کە جگەرەیە دەرمانە مەشروبە بازرگانیە بە مرۆڤ بە هەر نەوەیەک لەمانە ئەمانە چوون ئەو جۆرە کەسانیان لەناو ئوتێلەکان دەرکردە دەرەوەرە بە بۆ نمونە تۆگە لە شوێنێکە ئەسڵەن هەبووی نیە ئیش بکە دەیبا بەو تونێ لە تاریکەیە کە جەنابی دکتۆر فەرمووی وەرە تۆ ڕۆژێ 150 پاوانە دەدرێتێ وەرە ئەم ئیشەم بۆ بکە لە پشتی دوکانەکەی منەوە ئەوم بۆ بکە بۆیە لەو پشتانەوە لە پشتی دوکانەکان و لە پشتی مەغزەنەکان و لە پشتی کۆگاکانەوە بەڕاستی لە سەرتاوە کورد ناشرین بوو ئەوەیە وای کردووە ئێمە ئێستا بەم شێوازە ناومان لە BBC ببرێ بۆیە ئێمە دەمانەوێت ڕاستە حەقیقەتێکی تاڵە فعلەن ئەو جۆرە حاڵەتانە هەبوون بەڵام کەمن لە چاو جوانیەکانی کووردا کەمن بەڵام ئێمە دەمانەوێت ئەوە بڵین کە تکا لە دایک و باوکانی بەڕێز دەکەین لە کوردستان داوام هەیە لە ئەوان زەخت لە کوڕەکان و کچەکانیان نەکەن لە وڵاتە بکەونە ئەم جۆرە کارانەوە ینی پرسیاریان لێ بکەن تۆ بە چ شێوازێک ئیشەکەی پاراستنی شوناسی ئاینی و نەتەوایەتی خۆت بپارێزی لە وڵاتە ئەوجا پرسیاری لێ بکە تۆ چەندت پەیدا کردووە یان چۆن پەیدات کردووە چەند پەیداکردن قورسە بەس چۆن پەیدای دەکە ئەویان مهمە بۆ ئێمە بەڕاستی کاگێ من ئەزمونێکی تاڵە ئەوەی کە لەوێ چاویان لەوە نییە کە ئەو کەسەی لێرە دەبێت بژیت ئەوی ژیانێکی هەبێت بێ حەوت ڕۆژیش بکات لە پێناوی پارە بۆ تۆ بنێرێت ڕاستە یەک خاڵ هەیە لە بەریتانیا من گلەیم لە ئەمانیش هەیە بە کتابی ڕسمیش داومانە بە پەرلەمانی بەریتانیا لە 6 مانگی ڕابردوو تۆ ئەنی چاوەڕان کراوە بەڕاستی ئەمەیکە هەیە ئێمە کتابی ڕسمیمان داوە پێیان کە تکایە دۆخی پەنابەرە تازە هاتووەکانی ناو ئوتێلەکان چارەسەرکەن کاگێ من لەم وڵاتە کەس بە 8 پاوان ناژی هەفتەی کەس بە 10 پاوان ناژی یعنی تۆ ڕێگەی دەکەیتەوە بۆنەوە ئەم وڵاتە بێتە ناو وڵاتەکەتەوە دەیخیتە ئوتێلێکەوە مافی ئیشکردنی نادەیتێ و 8 پاوانی دەدەیتە هەفتە ئەنێ کەسێک گەجگەرە خۆر بێ پاکەتی بۆ یەک ڕۆژ 8 پاوانەکە بەشی ناکە و هەروەها بچێن لە مەطعمێکە ناتوانێت دوو شیش کەبابی پێ بخوا ناتوانێت چاکەتێکی پێ بسێنێ ناتوانێت ینی پێداویستەکانی خۆی بە 8 پاوان و 10 پاوان و 15 پاوان بەڕاستی ئەمە دەبێت چی بکە دەکاتە نێچیرێکی ئاسان بۆ باندەکان ڕاستە بۆیە ئێمە ئەو گلەیەمان لە ئەمانیشەیە داوامان وا بووانی لە نامەکەشمانە داوامانە بە حکوومەت داوامان وا بووە ئەو بەڕێزانێک کە لە وتێلەکانن کارا بکرێت لە چاوپێخشانەوە بە کەیسەکانیان ئەگەریش ئەویان خۆیان دەڵێن زەختمان لەسرە ئۆپشنی دوو هەمڵ بژێرن هەلی کاریان بۆ بڕەخسیێنن هاتە کارتی کاریان بدەنێ بۆی توان ئیش بکەن هەم زەخت لەسەر خۆیان لا دەچێ هەم بەڕاستی ئەو سومعەیە ئێمەش بەم شێوازە لە کەدار نابێت بەهۆی ئەو باندانەی کە بەکاریان دێنن بەداخەوە زۆر باشە هەر لەسەر ئەو خاڵە بوو بوو توازام سیستمی بەرنامەکە تێک نایە بەسەر پەیوەندی هەیە من پار لە وەزارەتی ناوخۆ بە وەزیری ینی ئەو وەزیری سەر نەک وەزیر خۆی وەزیری سەرپرشتاری پەنابەران قسەم کرد وتم ئێوە ئێستا ئەزانن 170,000
پەنابەر هەیە چاوەڕوانیەکە لە ئوتێلەکان وەکو جەنابەت فەرمووی وتی وایە ئەزانم وتم دەی لەو پرۆپۆزاڵێکتان کردووە بەتەمەن بەرنامەیەکەن 45,000 دەستی کرێکار بێنن یا لە هەندستان و یا لە کوێوە بێبی لێرە ئەمەی چی پێڵە شلیک تو فەرەنگیتان بۆ لێ بکاتەوە بۆ کاکە بۆ ئەمە نایەنن ئەو خەڵکە لەوێ دەمێت دوای ناوبەر لەسەرەوە ڕابۆستی ئەمە کێشەکان بوون کە باسمان کردن کێشەکانی نێو دیاسپۆرای کوردی لە بەریتانیا بە تایبەتی لە ماوەی دواییدا وەکو باسمان کرد وێنەیەکی زۆر باش لەسەر کورد لێرە لە نێو بەریتانیا نییە دەمێت ناوبڕێک وەربگرین دوای ناوبڕ باسی چارەسەر دەکەین چارەسەر بۆ ئەوەی جارێکی دیکە ئەو کوردی بەریتانیایی کە بە نێوبانگ بوون بەوەی کە زانای گەوریان لە نێودا بوو لە نێو دامەزراوەکانی بەریتانیادا ناوی دیار بوون ئێستا خەریکە بەهۆی هەڵی هەندێک بڵین یان هەندێک کەیسەوە وای لە دەوێنێکی دیکە لەسەر کورد دروست دەبێت دەمانێت بزانین چارەسەر چێ بۆی ئەم وێنەیە بگۆڕدرێ و بخرێتەوە ڕاستە ڕێ بکرێتەوە. سلااو لە بەشی دووەمی دیاسپۆرای ئەم هەفتەیەدا لەسەرەوە ڕادەوەستین کە چۆن وا بکرێ ئەو دۆخی کە دیاسپۆرای کوردی لە بەریتانیا ئێستا تێیدا کەوتۆتە با بڵین سپۆتلایتێکەوە سپۆتلایتێکی لێ درراوە ڕووناکایەکی لێ درراوە کە پیشانی دەدا لێرە کێشەی زۆر لە نێو دیاسپۆرای کوردیدا هەنە بە تایبەتی لە نێو میدیای بەریتانیدا چۆن ئەمە بگۆڕدرێ ئەو میوانە بە ڕێزانی کە میوان من بە سوپاسەوە من میوانێوانم ڕاستی بەڵام لەم بەرنمەیەدا میوانی منن هەمویان کەسانی سەرکەوتوو چالاکن لە نێو کۆمەلگای بەریتانیدا مامۆستای زانکۆ پەرستیار کارساز کەسی یاسایی و بەشدار لە NGO یا ڕێکخراوە بڵین مەدەنیەکانی ئێرە کەس لەوان باشتر ڕەنگە نەزانێ پێویستە چی بکرێ بۆی کوردی بەریتانیا بەگشتی بکەوێتەوە سەر ڕاستە ڕێ کاک دکتۆر دێمەوە لای جەنابەت باسی کێشەکانمان زۆر بەڕاشکاوی کردوانە لە هەندێک شوێن کە قسەت دەکرد هەستم دەکرد پەنجەکە کە بەسەر لەسەر برینەکە دایدنەی ئازارم دەدا چونکە هەمومان کە سوکارمان لێرە وەکو خۆت گوتت بە تایبەتی هی باشوور من بۆ خۆم دوسێ برام لێرەن کە سوکاری دیکەم یەکجار زۆر لێرە کە باسی کوردی بەریتانیا دەکرێت باسی ئێمە باسی خۆمان دەکەین وانە چی بکەین کە ئەوەی لەسکە دەرچوە بێتەوە سەر ڕاستە ڕێ بێتەوە ئەو ئینگلیزە لە پرسیار 1 ملیۆنیە خۆی ملیۆنە زۆر بۆ قسەیەکراوی ئەبێ بڵێ ملیاریە وەڵی کاگێ من گیان بەڕاستی پێم وانە کەس حلێکی ئەوکە چۆن بڵێ سحر ئاسایی پێ بێ بڵێ ئاوا ئەکرێ و چاکەکرێ بڕوان ناکەم بەداخەوە من بە تایبەتی کو عەرزم کردی باگراوندەکەم ئەکادیمە تۆزە ئێمە بەڕەشبینی سەری شتەکانەکەین بەس من هەوڵێم هەمیشە لە ژیانما هەمیشە پرداخەکە بە پڕی ببینم بە نیوەی نەبینم پرداخی ئاو نیوەی تایە هەمیشە نیوە پڕەکەی ببینم نیوە بەتاڵەکە نەبینم بۆیە ئەزانم لە پاڵەوەی ئەو هەموو ئیشکالاتانە هەیە کەسانی و کاک محەممەد و ئەوانی ژان کەسانەگەیە کە ئێمە چەندی MP-مان هەیە لەم وڵاتە لە سکۆلەندا هەمانە ئەندامی پەرلەمان مەسەن لە لەندەنا وکو خۆت فەرموو شارەوانیمان هەیە وهروە لە شارەکانی ترا خەڵکی چاک و دکتۆری چاکمان هەیە من 6 دکتۆری باش ئەناسم لەم وڵاتە خزمەتەکەن ینی ئەمە مانایەوە نییە ئێمە پردێکی ڕەشمان ناوە بەسەر نەخێر بەڵام وکو جەنابەتی فەرمووی ئەگەر ئێمە نەتوانین دەستخەنە سەر برینەکان ناتوانین چاکیکەن هیچ نەخۆشی یەک چاک ناکەی لە تەشخیص نەکرێ چونکە لە خۆتۆ عیلاجبەی زەرەری پێگەێنە دکتۆر عیلاجمان پێ عیلاجەکە بە بڕوای من هەر دیسان عیلاجەکە و مشکلەکەی لەیەکینا لێک بۆتان ئێمە کێشەیەکمان هەیە لە کۆمنیتی کوردی ئەوش ئەوەیە کێشەی ئەوەی کە پێڵێن پێکاتەیە ئێمە پێکاتەیەکی ئاڵۆزمانەیە کورد بە حکمی ئەوەی کە ئەڵی کورد ناسنامەی کورد تۆزێک پێ ناسنامەکەمان هەر لە وجودۆ لە ئەزەل و ئاڵۆزە خەتا ئێمە نییە ئێمە بۆ نمونەکەیەتی ئێرە ئێمە هاتوونێتە ئێرە وەکو عراقی هاتوین وەکو باسم وەکو تورکی هاتوین وەکو سووریا هاتوین وەکو ئێرانی هاتوین کەواتە ئێمە لێرە بە 4 وڵاتین لێرە کۆبوونێتەوە ئەوە نییە وەکو دایاسپۆرای تورک وەکو دایاسپۆرای فەڵەستینی وەکو دایاسپۆرای هەر شوێنێکی تر ئەمازەغی بوو ئێستا ئەمازەغی بێودەوڵەت وەکو ئێمە بەڵام ئەوان هەر یەک ئەمازەغین و تۆ ئێمە مشکلەکەمان ئەوەیە ناسنامەمان ئاڵۆزە ئێمە پێکاتەکەمان پێکاتەیەکی ئاڵۆزی هەمە چەشن نییە فرەشەشنە ئەبێ ئێمە جارە پێشە موشتە بتوانین پنتێک بدۆزینۆ لە دەوری کۆبینەوە ئەو پنتە چییە ئایا ئاینە من نازانم ئایا نەتەوەیە من نازانم ئایا مرۆڤایەتیە من نازانم بەس ئەبێ پنتێک هەبێ ئێمە لەسەر کۆبینەوە هەر هەمومان بە غەزن نەزەری
باگراوندەکەمان چ دینیە چ ئایدۆلۆژیە چ نەتەوەیە چ حیزبیە کۆک بین لەسەوە من بە درێژایی ئەم 25 ساڵم کە لەم وڵاتە هاژیم ئەوە کێشەی سەرەکیم بووە یعنی تەسەور کە کاگێ من بەداخەوە من واڵم لەو شاری من تیاژیم بەهدینی تیا بووە من ئێمەمان کردووە یعنی با بڵێن حەفلەشتی نەورۆزمان کردووە ڕێگەیان نایەوە بە دنیاکان داوەگە من چوون بە زۆر هێناوە با ئاخری هیچی ئێمە مەگەر کوردین هەمومان تا ئەو ڕادەیە ئەو مشکلەی دابڕانە هەیە لە ناومانە تا ئەو ڕادەی هەورامەیەک بەهدینەیەک کرمانجێک ئەو بە کورد نازانێت ئەو بە کورد نازانێت بەداخەوە ئەم حقیقەتە ئەبێ ئێمە فێر بین پنتێک بدۆزینەوە هەمومان لە دەوری کۆبین و ئەگەر ئێمە هاوبەشێکمان دۆزیۆ ئیستا من بۆ منە ینی لە چەندین هەمومان لە چەندین مەسەن لە سوشال میدیا لە چەندین گروپا هەین سری ئەو گروپی وڵاتانەی تراکەی هەر هەمویان کە هێتە سەر قەزیێنەتەوەیەکە قەزیەیەکی گرنگی پەیوەندی بە هەمویان یەکن ئێمە ئەوەمان نییە یەکێک لە مشکلەی ناسنامەی کورد ئەوەیە کە ئەبێ ئێمە هەمومان لەسەر شتێک کۆک بین ئەم شتێک کۆکی کردین ئەو کاتە ئێمە ئەتوانین تێگەیشتن دروست بێ بەڵام ڕانیایی حساب بۆ سلێمانەی نەکەوت سلێمانی حساب بۆ هەولێری نەکات هەولێری تێکەڵی هەورامی نەبێ هەورامی سۆرانی بە کورد نەزانێت سۆرانی ئەو بە ئەو نەزانێت ئەمە وای کردووە جۆرێک لە ناو دایسپۆرا خۆی یعنی دایسپۆرا تۆ خۆ کۆمیونیتێک لەنا ئەویشە جا قسەیەکێ لە ئێمە خوێنین نیشمان لەسەر کردووە لەینە ئەویش ئەوەی ئەڵێ پێم وایە قسەی حەسەنپور ئەوەی ئەمیری حەسەنپور بەڕەحمەت بووە نازم قسەیەکێ بەس ئەڵێ ئەو دابەشبوونەی لە وڵاتە هەیە لێرەش دابەشبوونەکە دروست بووەوە بەداخەوە لێرەش هەموو کەسێک ئەچێت بەلای خۆیە و ئەمە لەسەر ئاستی ڕێکخراوەیە و ڕێکخستن لەسەر ئاستی کەسی کوردی دانیشتوی بەریتانیا چی بکات زۆر جوان ئەگە بە کورتی پێم باسی کرد مژێکی بوو لە خاڵەکان کاکجەنگ ئەوش ئەوەیە لە ڕاستیا یەک گرنگترین شت ئەوەیە کە ئێمە کە هێتی ئەم وڵاتەوە پشتوێنی لێ بکەینەوە تا ئێستا کوردیم پشتوێن ناکاتەوە لە وڵاتە بە پشتوێنی لێ بکەیتەوە ئەبێ تێبگەیلەوە تۆ نەوەکانە لێرە پێگەێناوە لەبەر ئەوە ئەبێ ئێمە فێر بین پشتوێن لەم وڵاتە بکەینەوە ئینتیگریت بکەین لەگەڵ ئەم وڵاتە ئەبێ فێری ئەوە بین ئێمەش بژین لێرە ئەمە وڵاتی دووەم تەواو هاتووی بووی اینجا ئەوەنە بەسە ئێمە ڕۆژگارێک هەمومان هاتوین یارمەتی کەسوکارمان ناوە لێوێ بەس الحەمدولله ئێستا کوردستان وەزعی باشە تەجروبەشە کوردی باکوور لە شەستەکان و هاتوونەتە ئەڵمانیا بە تەمام بوون بگەڕێنەوە بە تەما بوون بگەڕێنەوە تۆ حساب کە نیو سەدا زیاترە لەوێن بڵێ بزەبە جا هەر ئەوەی کە پێشتر باسم کرد مشکلەکان چین هەر ئەوان ئەبێ بگۆڕین ئێمە یەکەم فێریەوە بین خاڵێکی هاوبەشمان هەبێت لە بینەرا دووەم فێریەوە بین پشتوێنی لێ بکەینەوە کە ئەمە ژیان لێرەیە و تۆ ژیان ئێستا لێرەیە تە پێویست ناکە خەیاڵی لای ئەوە بێ پارەکۆکەیتەوە پارەکۆکەیتەوە بە هەر شێوازە بێ بۆی بچیتۆ لێ بژی کاکە تۆ لێرەیەژی منەڵی لێرە گەورە بۆ تازە تەواو ڕاستە ئەبێ فێری ئەوە بین پشتوێنی لێ بکەینەوە ئێمە ئیتر دانیش لێرە ئەمە خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەوش ئەوەیە کە لە ڕاستیە هەموو تاکێکی کوردی خۆمان کە لێرە با بڵێن ژیانەکات و بڵێنەکە مەسائلی مشکلەیەکی سەرەکی ئەوەی وەکو ئەرزم کرد هەر پەیوەندی بەوانیتر ئەوش ئەوەیە کە مەسەلەی زمانە مەسەلەی یاسایە مەسەن بۆ نمونە یعنی تۆ یەک نمونەیە من یم بۆ ماڵی جەنابتان نمونەی پراکتیکی باسکە من یم بۆ ماڵی جەنابتان ئیتر لەسەر شانی منە تۆ چ ڕێ شوێنێکم بۆدانی لە ماڵیەوە لەکوێ نان بخۆم لەکوێ بخەوم بیکەم کاکە ئەم وڵاتە کۆمەڵی یاسا و ڕێسا و سیستمی هەیە ئیشی تۆیە بگوێ سەحب ماڵ بکەی سەحب ماڵ پێ بڵە چی بکە نابێ بە هەمان کللتور و بە هەمان یاسا ئێوە ئیش بێ مشکلەکە ئەوەیە وەختی خۆی گاردیان راپۆرتێکی کردووە نووسی بووی هۆم تو هۆم لە ماڵەوە بۆ ماڵ کوردی ئێمە بەداخەوە زۆربەی زۆری لە ماڵەوە بۆ ماڵە داهاتوەتە ئێرەیش هەر فاسلەوە برنجەخەوە ئەزانە ئەگەر یەک شتێکی جیاواز بۆ دنیا کاو لەبێ دنیا کاو نابێ کاکە لەبەر ئەوە تۆ لێرەی میوانی ئەبێ بگوێ سەحب ماڵ بکەی بیاسەکانی سەحب من ئەزانم من گەنج ئەزانم ماڵ یعنی گەنجی خوێنەوار بووە لەم وڵاتە هەساوە دوکانی فرۆشتووە دوکانی فرۆشتووە بە کەسێکی تر دوکانێک بای 130,000 پاوەند بووە مەبلەغە کاکە بای 130,000 پاوەند دوکانی فرۆشتووە بە تۆقەیەک لە کاتێکە من دۆکمنتم دەرهێناوە دۆکمنتم دۆزیوەتۆ لەو بریتیش لایبرەریە دۆکمنتم دەرهێناوە قەواڵی پێڵێ بە هەورامی پێڵن قەواڵەکان قەواڵی تایە قەواڵەکەی 2625 ساڵ پێش ئەسایە ئەو قەواڵەیە باسی ئەوەکە کابرایەکی هەورامی ڕزێکی فرۆشتووە ڕست ئەوی باخ ڕزێکی فرۆشتووە بە کابرایەکی تر نووسراوە لەوێ ڕاستە ژۆمان هەیە بۆ ئەبێ ئێمە ئیسش بە تۆقەیە دوکان ناتکە هێرۆخان بەتاوەتی لە نێوخانمان من نابێ بگەڕینەوە بۆ کەم و کوڕەکان شتێک شت گوت لە ناوبەرکوتت من حەزم لێ نییە باسشتی نێگەتیڤ بکەین و شتێکی باشە ئەمە ژنەکانمان ئەرێنین
خانمانمان ئەرێنین بۆی پیاوەکانیش ئەرێنی بمێنەوە وەنیە پیا زۆرتر دەکەوێتە ناو ئەو جیهانە تونند و تیژەیە کە هەیە بەڵام بۆیان باس کردم خانمی کورد لێرە گیراوە کۆکاینی لە گیراوە کە لە شارێک و بۆ شارێکی دیکەی بردووە گوتیان زۆر جار ژنان لێرە ئاسانتر تووشی کێشە دەبن هەڵدا خەڵەتێنرێن تووشی کێشە دەبن چی بکرێ بۆی ژنانمان لێرە کە دەزام زۆریان چالاکن مەسەڵەن بینی من هەر چەند ڕۆژە بینیومە خانمی کورد لێرە خەریکی پارێزەریە مەسەڵەن زۆر هەن کارساز ئەو بە ڕێزت مەسەڵەن پەرستیاری چی بکەین بۆی ژنانمان دوورکەونەوە لە شتێک کە بەڕاستی زان کارەسات دەبێت بۆیان لە تاوان و لە ئیشی نایاسایی طبعاً یعنی بەگشتی چ پیا و چ ژن باسی خانمانەکەین بە تایبەتی بەڵام بەگشتی هەر کەسێ لە هەر وڵاتێکا بژی زمان بزانێ لەگەڵ ئاشنا بێ بە یاسای وڵاتەکە بە تایبەتی یاسای تاوان قەت بەلای تاوانکردن ناچێت من خۆم وەکو ئەزمونێکی زیینوی خۆم بەڵام بەداخەوە بەریتانیا چەنەها جار بەداخەوە هیچ یارمەتی دەرنیە بۆ ئیشکردنی ئافرەتان بۆ چوونە دەرەوەی ئافرەتان بۆ زمان خوێنن ئێمە لە کاتێکە هاتوون خۆم 20 ساڵە لەم وڵاتەیەم ئەو کاتە خوێنن بە فری بووە بەبێ بەرامبەر بووە بەڵام ئافرەتانی ئێستەکەیان بە ویزەیان ویزەی 10 ساڵیانێنێ لەوانەیە مێردەکەی ئەوتوان ئامادەیەی نیاتێ پاری هەبێت بچێ لەسەر حسابی خۆی بخوێنێ چکە ئابووری بەریتانیا بە عقارێکا ڕۆشتووە زۆر بە عقارێکی قورسا ڕۆشتووە ئەوەش یعنی بڵین قورسایەکی زۆر ئافرەت ئەوە بۆ ناحی زمان بۆ ناحی یاسا بە تایبەت یاسای تاوان من خۆم ئێستا وەکو هەر ئەزمونێکی زیینی خۆم کە ئێستا لە بوارەکەیە کە ئیش ئەەکەم لە خەستەخانە پۆلیسی و یاساکان ئەزانم زۆر بە ئەستەم زۆر بە زەحمەت کە بەلای شتێکا بچم کە بە حاڵ تۆزی ئەوەی لێ بنیشێت کە پۆلیسی نەبێ کەواتە ڕۆشن بیرکردنی خۆیان چوونە دەرەوە لە ماڵ ئەویش زەحمەتی ئەوەی هەیە مناڵەکان کوێ ئاگای لێیان بێ یعنی بوار کەمە چکە کە سوکار نییە خوشکە دایکە چاوی لە مناڵ بێ ئەم شتانە یعنی حەز ناکەم زۆر لە سەری بڕۆم بەڵام پەیوەندی زیاتر بە یاسای سیستمی بەریتانیا وهەیە سیستمی بەریتانیا حەزانە و نێرسەری کە ئەوانی مناڵیان لێدانی زۆر گرانە بۆ ئافرەتانی ئێمە زۆر زەحمەتەکە هاتوون لە کوردستانی شەوە کە هاتوین هەموو خانمانی کورد طبعاً لەگەڵ ڕێزم بۆ هەمویانە هەمومان خوێنەوار نەبن من خۆم هەڵگری 2 بەکالۆریۆس بووم بەس ئافرەتمان هەیە لە کۆتایی سەرەتایی وازی لێ هێناوە لە ناوەندیە لە ئامادەیە وازی لە زەحمەتە بکەوێتەوە سەر پێی خۆی یاسا و سیستمی بەریتانیا یارمەتی دەرنیە من بەقەت جەنگاوم بەقەت جەنگاوەرێک جەنگاوم تاتوانیمە یعنی زۆر زەحمەتە بەڵام لەگەڵ ئەو زەحمەتەشە ئەتوانین بڵین مستحیل نییە یعنی ئەوە نییە بڵین ئەستەم بێ کە نەتوانێ ئەبێ یەکەم لە زمان فێر بێت أو حديثي في غمر الله صلى الله عليه وسلم من علم لسان قوم أمن من شرهم هر كس زماني قومي كبزانت لشرانجزيان بدور أبي أمين أبي یەکەم زمانیان بزانی ئینگلیزیش خۆی من زۆر نەگەڕاوم بە وڵاتانی ئەوروپا بە حکمی ئیش و مناڵ و زەحمەت و بار و دۆخی ژیان بەڵام هەستەکەم وڵاتەکانی کە ئاسانکاری زیاتر ئەکەن بۆ زمان بەڵام ئینگلیز زۆر پێخۆشە کە زمانی قساکەی نازان وڵاتەکانی کەوان جەناب لە ئەڵمانیای ئەگەر وابن زۆر پێیان خۆشە کە قسە ئەەکەی بە زمانیان هەستەکەن تۆ ئینجا کەسێکی ئەڵم فەرموو بۆ ناو خێزانەکەمان بۆ ئەو خێزانی بە ئینگلیزی قساکەن اینجا لە ئیحساس و شعور و ئیدراک و معاناتەکانە تێ ئەگەن ئەمە یەکەم زمان خۆ ئاشناکردن بە یاسا بەڵام من زۆر گەشت بینم بۆ لەمە و دوامان بەجددی نەگوەکو بەڕامێکی تەلەڤیزیۆنی بە واقع و بەڕاستی لەبەرەوەی کۆن من هەتاکو ئێستا کە لەسەر سوۆشیال میدیام ئافرەتێکم لەسەر سوۆشیال میدیا و خەڵکێکی یعنی بڵین تێکەڵم لەگەڵ کۆمەلگای کوردیا زۆر ڕێکخراوەکان کە هەرچی بۆنە مناسەباتی ڕێکم بە پێیتوانە ئەگەر بتوانم بەشدارە بم ئەم 2 ساڵی ئەخیر پارێزەرەکانمان کەوتونەتە سەر سوۆشیال میدیا ئاشنا ئەکەنەوە ئاگادارمانەکەنەوە باسی یاساکانەکەن خاصم باسی یاسای تاوانەکانەکەن وەکو ئەڵی مەکە بۆ نمونە حەز ناکەم درێژەشی بەمێ مناڵێک پێی ئەڵی ئەگەر تۆ مەسەلەن ئەمڕۆ بە کوردی خۆمان هۆمۆر پێڵەنجی ئەمڕۆ ئەگەر سعیەکەونەکەی ئیشەکەونەکەی ناو بەمەدەرەوە کەواتە ئەو کەسە ئەبێ بزانێ ئەگەر ئەو شتەنەکە ئەو شتەی دەست ناکەوێ یان جەزایەکی زەریبەیەکی ئەی تاوان یعنی ئەو شتە ناکە ئەگەر کوردی ئێمە لە وڵاتەیە تاکیدم بە بۆنەی پیارەزەرەکانەوە کەسی وەکو کاگەنجۆ کاکاوژین هەموو ئەوانەی کە لەسەر سوۆشیال میدیا و شتی ڕاستی و دروستی بڵاوەکەنەوە حەز ناکەم ناویەک بەیەکیان لەوانەیە نەزانم ناویەک بەیەکیان ئەگەر بزانن تاوانەکە چی یاسایەکی لە دواوەیە دڵنیام قەت ئەو تاوانە ناکەن لە یاسای جەریمەشە هەیە ئەڵێ هیچ کەسێ تاوانبار نییە هەتا
هاتاکو بەتاوان ئەگەر لی تێنەگات و بەتاوانەکان مسابێت کاک گەنجۆ وەکو دەڵێ با قسەیەکی خێریش بکەین لە زۆر شوێن ئەو ئەزمونە هەبووە کە دیاسپۆرایەکی نوێ دەچێت سەرەتا کێشەی زۆری هەیە بەتایەتی لە مەسەلەی تاوانکاری ئیتاڵیەکان لە ئەمریکا چەند فیلم تا ئێستاش دروست دەکرێت ئیتاڵی تێدا تاوان دەکەوانە بەڵام ئێستا لە ئەمریکا ئیتاڵی ینی فەرقیان نیە لەگەڵ هەر ئەوانەی دیکەی کە لە نێو کۆمەلگایەدان و چونکە ئینتەگرە بوون گونجان خۆیان گونجان ڕقم من ئێستا ڕاستە چی بکرێ بۆی ئەم قۆناغی ڕاگوزەرەی کە باسی دەکەین ئەم شۆکەی کە هەیە کورتتر ببێتەوە لە ڕووی یاسایەوە لە ڕووی یاسایە پێم وایە نەک لە ڕووی یاسایەوە کاکێ من پێم وایە هەر کەسێک کە دێت بۆ ئێرە هەوڵا خۆی دروستکە خۆی بنیاد نێت چۆن لە ڕووی مادیەکەەوە باز ناکەم کە بێت بۆ ئێرە بۆ نمونەگەر نیازیە بێ بگەڕێتەوە بۆ کوردستان چەند دەفتەر دۆلاری پێ بێ بخوێنێ خۆی پێ بگەێنێت چونکە خوێنەکەی هەم لێرە سوودی لێرە بینێ هەمیشکە گەڕایەوە چونکە چەندین کەسم ینی بینی ومانە هەمومان لەوانەیە بەدایان دەفتەر دۆلاری پێ بێ کە گەڕابێتەوە بۆ کوردستان بۆی لەوێ نیشتە جێبێ بەڵام خۆ دایان دەفتەر هاتۆ لێرە خوێندوێت ئێستا لە کوردستان لە شوێنی زۆر هەستیا بێگومان داخرجا مەبەسەکە لەوەیە یعنی خوێندن سوودی هەرەوەی نییە کە مادیەکەت پێدەگەێنێ لە داهاتوشدا دەکاتە کەسێکی بەرهەمدار بۆ کۆمەلگا بۆیە پێم وایە هەر کەسێکیش کە بیر و باوەڕی بۆ بێ کە خۆی پێ بگەێنێت و لە ڕێگەی خوێندنیشەوە چونکە بەڕاستی لە کوردستان لەوانەیە لە عاڵی عەزری هەسا کە باسی دەکەین خوێندن ینی گرنگێکی ئۆتۆی پێ نەدرێت لایەن خەڵکەوە چکە دەبینن کە خەڵک تەخەڕۆزەکە کە ئیشی دەست ناکەوێت نەدادەمەزرێ بەڵام لێرە وانە لێرە ئەگەر هەر چۆنێک بێ لێرە کە تۆ خوێنە تاوا کرد دەتوانی لە وەجزێکی کەمەوە یعنی لە پارێکی کەمەوە دەست پێ بگەی بەڵام وردە دەگەی مەرعلەیە کە ئەو کاتێک کە تۆ دەچی بە پاکت فرۆشتن پارە پەیدارەکەی ئەوەندە دەستەکەوێت لەوانەیە ئەو کاتە ڕێگای یاسایی و زۆر بە ئیسراعاتریشەوە پارێت دەستکەوە ئەمە قسەی دەڵێ میسالی نیە بۆی دڵی گەنجی ئێرە خۆش بکەین نمونەیە کە خەڵک توانیت زۆر سەرکەوتوو بێ لێرە بێگومان ڕاستە مامۆستا محەممەد ماشەڵا بۆ خۆت زۆر ئەرێنی بەخەمی هەر کەسە قسەی لەگەڵ دەکەم لێرە مامۆستا محەممەد دەکسەر دەزانم خەم دەخوات یەکێک لە خستەخانەیە خەریکە بمرێ خۆتی دەگەێنێ لەگەڵ هاوڕەکانت بۆی بێکەس نەمرێ کورد گەنجێک تاوانی کردووە من جارەکانی تریش هاتوم بینیمە کێشەی لە زیندان هەیە یا شتێکی وایە یارمەتیان دەدەی یارمەتی یاسایی وەربگرن دەزانام ئەمانە هەمووی کراون دوای ئەو گفتوگۆی کە کرا ئەوی کە گوێت لە ڕای بەڕێزانە بوو دڵنیام ڕۆژانەش ئەو گفتوگویانە دەکەن ئەنجامگیریەکە با لای تۆ بێ چێ بکرێ لە ڕاستیدا هەر هاتنی جەنابتان بۆ ئێرە بەشێکە لە ئەنجام بۆ ئێمە چکە ئێمە دەمانەوێت چارەسەر بدۆزینەوە بەشێکە لە چارەسەر ئێمە بە خەڵکی خۆمان بڵین ئاگاتان لە خۆتان بێت لە ڕێگەی کەناڵەکەی ئێوەوە ئاگاتان لە خۆتان بێت وێنەکەی ئێمە تێک چووە دەمانوێت چاکیکەین ئێمە لەناو کۆمەڵی کوردی بەریتانیا لەگەڵ ئەوانەی تریش کە لە دەرەوەی ئێمە و هاو سۆزن لەگەڵ ڕەوەندی کوردیا لە بەریتانیا لەو ماوەی دوو هەفتەی پێشوو کە ئەم حاڵەتانە ڕوویداوە بە بەردەوامی لەسەر خەتین لەگەڵیان بە بەردەوامی خەریکی پلاندانانین بۆ جوانترکردن سەرەتا لە لای حکوومەت دواتر لە لای میدیاکانی بەریتانیا و ئەوجا لەناو خۆشمان بە شێوازی کۆڕ و سیمینار و ئەوانە خەریکین ئێستا یەکێک لەو کارانەی کە دەمانوێت لە ئاستی حکوومەت دەمانوێت لە ئاستی حکوومەت تابیکەین لەگەڵ کورد فۆ لەیبە کە لەیبە یعنی حکوومەت بەڵێ ئەوان حکوومەتی ئەم وڵاتە بەڕێوە دەبن و یەکێک لەو کارانەی کە دەیکەین لە 21 بڵێن کورد فۆر لەیبە ئەو کوردانن کە دەنگ دەدەن بە پارتی کرێکاران گروپێکی بەهێزن ئێستا لە نێو ئەو پارتەدا کە گویان لێ دەگیرێ بەڵێ دەستخۆش بۆ ئەو پێناسەیە لە ڕاستیە من خۆم یەکێکم لە ئەندامانی دامەزرێنەری کورد فۆر لەیبە لەوێش یارمەتی باشیان دەدەین و دەمانەوێت لەو ڕێگەوە خۆشببختانە کاک سەرباز بەرزنجی بەرپرسیەتی بەرپرسی کورد فۆ لەیبەیە دەمانەوێت لەو ڕێگەوە بە هاوکاری لەگەڵ کۆمەڵی کوردی بەریتانیا چەند وەزیرێک بانکەین چەند ئەندام پەرلەمانێک بانگێشت بکەین و کەسی نخبەی ئەم وڵاتە بانگێشت بکەین تیانگەێنین پێگە و مەقامی کوردیان لە بەریتانیا پیشان بدەین کەم خستەخانە هەیە کوردیتیانە بێ بە دکتۆر و بانێرس و بەوانی ترەوە کەم قوتابخانە هەیە مامۆسای کوردیتیانە بیان تیچە ئەسیستن یان یارمەتی دەری مامەری دەری مامۆسایتیانە بێ
پارێزەرمان بە لێشا و لەشکی ینی ئەتوانم بڵێم لەشکرێکمان لە خەڵکی ئازا خستۆتە ناو بەریتانیا وەکو کورد پرۆفیسۆرمان هەیە لە ئۆکسفۆرد بەڵێ دەبێەوەش بڵین بەڵێ لە ڕاستیدا ئێمە لە ناو کووردا لە ناو بەریتانیا ئێمە کاری زۆر گەورەمان کردووە بۆیە وەکوتم سومعی ئێمە دەمانوێت بیهێنینەوە سەرخۆی و ئەم ینی گڕوتینێکی وای پێداوین ینی ئەمەی کە هەبوو ئەمەی BBC ئەتوانم بڵێم وەکو زیلەیەکی میهرەبانی بوو وا دراوە لە ئێمە دەبێت نەک بچینەوە ئاستی خۆمان دەبێت بە فعلی وڵاتی بەریتانیا تێبگەێنین کە کورد ئەوە نییەوە بینیتان ئەمە بەریتانیامان تێگەیان بەڵام گەنجەکانمان دەبێت لێرە چی بکەین بۆ گەنجەکانیش گوتمانیت ئاگرێک بێ دووکەڵ نییە باسیشمان کرد دووکەڵەکە هەیە ڕاستە لە ڕاستیدا ئێمە لە بن یەک نمونەی دوێنێ ئەحساکەم کۆ کردو ئێمە لە مانگی 12 ئەحساکەوەکەینەوە کە چالاکیمان چی کردووە لە سەرەتای بڵین لە 1 جەنیوەری 2025ەوە تا ئامادەکردنی ئەم دیدارە لەگەڵ جەنابتە لە ڕاستیدا ئێمە 2121 چالاکی جۆراوجۆرمان لەسەر ئاستی هەموو بەریتانیا کردووە چالاکی ئەمەش بۆ کێ خۆ نەبوو پاکستانیۆ نەبوو عەرەبە و نەبوو قۆمی ترە بۆ ڕەوەندی کوردیە لە ناو بەریتانیا یەکێک لەوانەی کە هەمانە لەمە دووە وشیاری یاساییە دەمانوێت سیمینارەکانمان زیاتر تۆکمەکەین لەسەر وشیاری یاسایی وشیاری خێزانی کە بەداخەوە خێزانەکانیش لەو ئاراستەوە ئەو بێبەژنین لە کەم و کوڕی و وشیاری ئەو گەنجانەمان کە تازە هاتوونەتە ئێرە چۆنڵی ڕێکی بخەین لەگەڵ یاسای بەریتانیا ئەوەی کە جەنابی دکتۆر لە سەرەتاوەوتی ئەوەی کە دێتە ئەموڵاتە و بە ئازایی دەیزانێ پارە پەیاکە بە نایاسایی تێی بگەێنین کە تۆ پارە پەیدا دەکەی بە نایاسایی تووشی ئەم جۆرە حاڵەتانە دەبی بۆیە ئێمە دزێواندنی ئەم دیاردێ لە نێو کۆمەلگای کوردی لە بەریتانیا ئەمە کاری لەسەر بەڵێ بەتەکیید بۆیە من دەمێ ئەو بڵێم لە کۆمەڵی کوردی بەریتانیا لە ڕابردوو لە ئێستا لە داهاتوو نە پشت لە ڕەوەندی کوردی دەکا و لەگەڵ حکوومەتی شێک کاگێ من یەک زۆرورێک قسە لە بەرنامەکەی جەناب تا بڵێم لەوێ ڕخنەیەک ئەگیرێ لە کۆمەڵی کوردی دەڵێن بۆ لە پارتی دەسەڵاتدار نزیکن ئێمە شانازی پێوەکەین کە پارتی دەسەڵاتدار کە لەیبەیە حکومڕانی ئەم وڵاتەیە هیچ نەبێ حسابمان بۆ کە لەگەڵماندا دەنیشن وەزیرەکانیان ئەندام پەرلەمانەکانیان ئەندامی ئەنجومەنی شارەوانەکانیان گوێمان لێگرن ئێمە لە ڕێگەی ئەوانەوە دەتوانین چارەسەری کێشەکانی خۆمان بکەین لای ئەوان بۆیە ئێمە ئەو نزیکیە وا دەکەین بەکاری بێنینەوە بۆ خزمەتی ڕەوەندی کوردی لە وڵاتی بەریتانیا ئەگەر چی پارتی دەسەڵاتداریش بێکەم و کوڕی نییە کاگێ من تۆ سیر کە ئەم ئیشانەی ئێستا ئەم دەیکە ئەمە درێژە پێدەری حکوومەتی پێشووە حکوومەتی پێشوو خەڵکی دەناردە ڕواندا خەڵکی دەناردەوە بۆ لە سەردەمی پریتی پاتێڵ و لە سەردەمی ڕێژی سوناکە دەیانات بۆ ڕواندا و فەرەنسا حکوومەتی ئێستا سەرۆکوەزیرانی پێشوو وەزیری ناوخۆی پێشوو پریتی پاتێڵ ئێستا وەزیری ناوخۆی ئێستا کە هەر لە خۆمانە ئەو یەکێک قسەیەک هەیە دەڵێ دار و توێتی قسەگەر دەڵێن دار و توێتی بۆ دەمبڕی بە تەوری وتۆ گلەی کەوتێ بۆ دەمرد ئەگەر کلکەکەی لە خۆم نەبووایە قەت نەیەتوانی بمبڕێ ئێمەش متابعی ئەم وڵاتە بکە کاگێ من سەیری مێژووی ئەم وڵاتە بکە ئەو بڕیارانەی کە حساسن بەرامبەر بە پەنابەر و پەناخوازدەری دەکان زیاتر ئەو کەسانن کە ڕەچەڵکی پەنابەریە پەناخوازیان هەیە بۆیە ئێستا ئەم خاتونش کە شەبانە محمود وەزیری ناوخۆی بەریتانیا ئەمەی کە ئێستا کردوێتی ئێمەش گلەیمان لێ هەیە کتابی ڕسمیمان ئامادە کردووەکەن چونکە لەسەر ڕخنەتان زۆر لە گیراوە دەڵێن بۆچی دەنگیان نێکەواتە کردوتانە کتابی ڕسمیمان ئامادەیە لە هەفتەی داهاتوو دەچێتە بەردەم وەزیری ناوخۆی بەریتانیا و هەموو هەوڵ و جوهدێکی خۆشمان دەکەین بۆی وێنە ڕاستەقینە حەقیقەکەی کورد لەم وڵاتە جارێکی تر پێشکەش بە وڵاتی بەریتانیا زۆر سپاس دەکەم مامۆستا محەممەد جەلال بەرزنجی سەرۆکی کۆمەڵی کوردی لە بەریتانیا کاک گەنجۆغەفور پارێزگار ڕاوێژکاری پەنابەری دکتۆر عەلی محەممەد زەڵمی توێژەر مامۆستای زانکۆ و نووسری کتێبێکی گرانبەها ئەگەر ویستان کتێبەکەتان دەستکەوێت علی زەڵمیەکە بە ئی کۆتایەکەی ئای نییە چکە زام زۆربەتان وا لە دوی دەگەڕن منیش سەرتاوام کردەوە دەی دۆزنەوە ڕوا خانم هێرۆجەلال پەرستیار کە لەگەڵم بوون زۆر سپاس گوێتان لێبوو چارەسەرەکان چین کێشەکان چین چارەسەرەکانیش چین بۆ دیاسپۆرای کوردی لە بەریتانیا گرنگە وەکو ئەوەی کە من لە میوانە بەڕێزەکانیشم تێگەیشتم دایک و باوکانی کوردیش ئەوەی کە لە چارەسەرەکاندا باسمان نەکرد لە کوردستانەوە ئاگاتان لەبێ گوشار لەسەر منداڵەکانتان دروست بکەن لێرە هەندێک جار نەتیجەکەی ئاوای لێدێ بەڕێیەکی بەلاڕێدا دەڕۆن ئەوانەی لێرەن بزانن
وردە وردە لە نێو کۆمەلگای کوردی دیاسپۆرای کوردی لێرە کاری نایاسایی دەدزێوێندرێ خۆتان گوێتان لێ پلان هەیە و بۆ ئێوەش باش نییە بدزێوێندرێن کەواتە دوورکەوتنەوەتان لە تاوان ڕەنگە خزمەتێکی گەورە هەم بە کوردستان و هەم بە کوردی ئێرش بکە زۆر سپاسان دەکەم کە لەگەڵ مامون تاوەکو ئێستا تا دیاسپۆرای هەفتەی داهاتوو لە هەر کوێ بن بێ بەڵام.